سەبارەت بە ساڵیادی ئازادکردنی مەخموور و مەترسیەکانی داعش گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز سیروان بارزانی فەرماندەی مەحوەری مەخموور گوێڕی هێزی پێشمەرگە. بەڕێز سیروان بارزانی سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. ئێستا جم و جۆڵەکانی داعش لە مەخموور و دەوروبەری لە چه ئاستێکدا زۆرە یان کەمە؟ ئێستا توانین بڵێم کەمترە، لە وەرزی هاوینە تۆزێک کەمتر بەرەو شاخی قەرەچۆق دێن لەبەر ئەوەی کە ئاوی لێکەمە، ئاو کەمترە، زیاتر ئەچن بەرەو بڵێ نزیکی هەردوو زەی گەورە و زەی بچووک. بەڵام جەم و جوڵیان هەر هەیە، بەردەوام هاتو چۆن هەیە و معلومات هەیە و بەردەوامن. هەروەکو جەنابتان باستان کرد ئێستا لە هەواڵەکانیش کە ئەوەی کە لە قەرەداغیش بیندراون ئەو شانە نووسەکانیان هەر هەن و هەر جەم و جوڵیان هەیە و بین بەن ئۆپراسیۆنیش دەکەن. بەڵێ داعش جارجار پەلامارە دات لە ماوەکانی ڕابردووە، چەند ئاسایشێکی شەید و بریندار کرد و هەروەها پەلاماری زاراخەکانەدا. دوجاریش دوێنێ لەدا لە قۆپی قەرەداغ دوو ئاسایش شەهید بوون. دەتوانین بڵین داعش هێشتا مەترسیەکی جدیە؟ بەڵێ ئەتوانین بڵێن مەترسیەکی جدیە و بەردەوامە، چونکە ئەو ئایدۆلۆژیە کە داعش لەسەری دروست بووە هەر ماوە، ئەرزیان بەدەستەوە نەماوە، تێک شکێنراون، بەڵام ئەو ئایدۆلۆژیە فکرە تندڕاویە جیهادیە هەر هەیە و خەڵکانێکی زۆریش هەر هەن تەبیعی پەیڕەوی ئەم ڕێچکەیان ئەم تێڕۆریستانە. بۆیە مەترسیەکە بەردەوامە، وەکو پێشتر نییە تەبیعی 100% بڵین ئێستا ئەبینین، یعنی چ هێزەکانی عێراقی ڕاهێنانیان ئیمکانەتیان هەروەها پێشمەرگەر و ئەرزیان بەدەستەوە نەماوە، بەڵام کە بڵێن مەترسی نەماون یان مەترسیان نییە بۆ دوا ڕۆژ نەخێوان نیە، مەترسی هەر هەیە، ئەوان هەر لە دەرفەت ئەگەڕێن ئێجا چ بۆ خەڵکی سڤیل یاخود بڵێن پێشمەرگە یاخود لەشکری، بەڵام هەر هەن، یعنی لە چاوکراوە نەبن، هێزەکان دائیم چاوکراوە نەبن، ئەوانە زەبری خۆن ئەوەشێن و بە تایبەتیش لەو بۆشایەکە لە بینی هێزەکانی ئێمەی پێشمەرگە و هێزەکانی لەشکری عێراقیە. بەڵ کەوا بێت چەند گرنگە لە ڕووی سەربازیەوە ڕوبەڕووی داعش ببینەوە، پلانیان بۆ دابنرێت، ئەوەندەش گرنگە ڕوبەڕووی ئایدۆلۆژیای داعش ببینەوە. بە دڵنیایەوە تەبیعی خۆی وەکو باسم کرد ئەو ئایدۆلۆژیای کە داعشی پێ دروست بووە یاخود ئەو خەڵکی لەسەر ئەو نەهجە ئەڕوە هەر بەردەوامن، هەر هەن، خەڵکەکە نەکوژراوە، ئەرزیان بەدەستەوە نەماوە، خەڵکێکی زۆری ئێرهابی و تێرۆریستیان لێ کوژراوە، ڕاستە، بەڵام ئەو فکرە هەر ماوە، ئەو فکرە بڵێن ناتەبایەکە لە عێراق بە تایبەتی بڵێن کە مەجموعەیەک لە سونەکان هەست بەوایکن کە غەدریان لێکراوە یاخون حکمیان لە دەست هێنراوەتەوە دەرێ، ئەوانە شەر پاڵپشتی داعشەکەن، ئەبێ بە بەردەوامی ینی شەڕی ئایدۆلۆژی و شەڕی سەربازیش لەگەڵیان بکرێ، ئەگەنە خەتەر ناکەن و هەر کاتێک دەرفەتێک ببینن، لاوازیەک ببینن، زەبری خوانەوە شن. بەڕێز شێخ سیروان، هێزەکانی سووریای دیموکرات 1500 بەندکراوی داعشیان ئازاد کردووە، دەوترێت زۆرینەیان عێراقین و دەوترێت کە بەرەو سنوورەکانی عێراقیش هاتوون، ئەمانە تا چەند مەترسی دروستەکان؟ خۆی ئەم دەنگوە هەیە، ئەم بڵێن زانیێرەمان پێگەیشتووە، بەڵام دڵنیانین کە سەتا چەند ڕاستە و چەند عەدەدیان چەندە، بەڵام ئەمە بەڕاستی خەتەرناکێکی زۆری هەیە لەسەر عێراق و لەسەر کوردستانیش. ئەگەر وابێ و ئەم تێڕۆریستانە ئەوانەی کە لە زیندان بڵێن تندراوەکانن کە شارکەرەکانیان بوون، ئەوەی کە لە گەرمەگەرمی شەڕ لە 2014 و 15 ئەوانە شەڕیان کردووە و بەدیل گیراون، ئێستا ئەمانە بەرەڵا بکرێن بێن معنەویات و مۆڕالێک ئەدە بە خەڵکی تریش، ئەو شانە نۆستوەکانیش معنەویاتیان پێ ئەدا و شتێکی خەتەرناکە بەڕاستی لەسەر ئەمن و ئاسایشی هەموو ناوچەکە. بەڵێ پێویستمان بە چ پلانێکە بۆ کێوماڵکردنی و ناوچانەی چەکدارانی داعشی تیاگو خۆشتان باستان کرد کە ئەو بۆشای ئەمنیەی هەیە کە تاکو ئێستا بەهۆی پێکنهێنانی کاری تەواوی لیواکانە و بۆشایەکی ئەمنی لەو ناوچانە دروست بووە، مە تا چەندە لی ڕەخساندووە داعش خۆی ڕێک بخاتەوە لەو ناوچانە، مەشقوو ڕایەنام کە خۆی حەشار بدا؟ خۆی جەمجۆڵیان لە شوێنەکانی تریش هەیە، لە حەزار هەیە، لە منتیقەی جەزیرە هەیە، بەڵام لە بڵێن لە سنوورەکانی بینی هێزەکانی پێشمەرگە و لەشکری عێراقی، چونکە ئەم بۆشایە بۆ هەردوو لا بەبێت هەنسیق نییە بچن، ئەمە هەڵا گۆزنەوە لەوێ استفادە لەم شوێنە ناکەن.
خۆی بە بەردەوامی ئێمە ئۆپراسیۆن دەکەین مەفارزی بچووکمان هەیە بە هاوهەنگی لەگەڵ جەیشی عێراقی و پێشمەرگە بە تەنیا بە تەنسیق و گۆڕینی معلوماتی هەواڵگەری لەگەڵ هاوپەیمانان و لەگە عێراق بەڵام ئەمە چارە ناکرێت چونکە بۆشایەکی هەیە ینی تۆش ئیشی ینی پارتیزانی و مەفارز زۆر هەستەمە بتوانانی کنترۆل بکەی 100% تا ئەم شوێنانە نەگیرن ئەو شوێنانەش وەکو جەناوت باست کرد ئەمانەی چاوەڕێ ئەم هێزە هاوبەشانن ئەم لیوە هاوبەشانە کە هەموو کارەکانیان ڕێکارەکانیان تەواو بووە و بەم نزیکانە یعنی لە چەند ڕۆژی داهاتوو دەبێ دەست بەکار بن و بێن بۆ ئەو بۆشایانە کە بە تایبەتی لە بینی ینی لە محوەرەکەی شەش محوەری گوێڕ مەخمور لە بینی ئێمە و لەشکری عێراقی هەیە بڕیار دراوە و دوسێ جار سەردانیان کردووە شوێنەکان دیاری کراون کە دێن لەوێ نیشتەجێە بن و شوێنەکانەگرن و ئەمە ئەبێتە هۆکارێکی زۆر باش بۆ پێشمەرگە و بۆ لایەنی عێراقیش هەواهەنگیەک کە بتوانێت ئەم بۆشایە پڕ بکرێتەوە. بەڵێ سەبارەت بە ساڵیادی ئازادکردنی مەخمور لە کاتی ئازادکردنی مەخمور ئەو کۆدەنجیە ئەو هاوکاریە زۆرەی کە ئەو کاتە و پەیمانان زیاتریان کرد لە چاو ئێستا بۆ هێزی پێشمەرگەی کوردستان تا چەند گرنگکە ئەو هاوکاریانە بەردەوام بن و ئەگەر باسێکی ئازادکردنی مەخموریشمان بۆ بکەیت. خۆی ینی پشتگیری هاوپەیمانان هەر کارێکی بڵێن معنەویە دوای ئەوەش شتێکی مێژووی بوو بەڕاستی کە بڵێن بۆ یەکەم جار لە مێژووی کورد لە مێژووی پێشمەرگە فرۆکە هێزی ئاسمانی لەگەڵ ئێمە بێ نەک دژی ئێمە بێت ئەمە شتێکی زۆر گرنگ و مێژوویە لە بیر ناکرێت دەوری هاوپەیمانان و بەردەوامی ئەوانیشت لە ڕاهێنان بڵێن لە ڕاوێژکردن زۆر گرنگە بە تایبەتی بۆ پێشمەرگە دەوریشان تەبی کە لە کاتی ئازادکردنی گوێڕ و مەخموردا ئەو ڕۆژە بوو کە بڕیار درا و سەرۆکۆبامە بڕیاریدا کە پشتگیری پێشمەرگە بکرێ بە ڕەسمی تەبی سوپاسیانەکەن معنەویان زۆر شتێکی گەورە بوو بەڵام لەو ڕۆژە بە تەحدید کە وەکو ئەمڕۆ دەی مانگ بوو بڵێن دەورێکی زۆریان نەبوو لە چکە یەکەم ڕۆژ بوو کە دەستیان پێکرد و ئەو هەواهەنگیە و لەگەر تیمەکانی هەواڵگەری ئێمە کە لەسەر ئەرز ئەبێ تەنسیقیان هەبا بەڵام بەگشتی هەر لەو ڕۆژەوە دەستیان پێکرد و جێگەی سوپاسە و شوێن پەنجەیان دیارە و بەڕاستی هاوکاریەکی زۆر گەورە بوو و ئێستاش تەبی هەر بەردەوامە تا ئێستاش پێ چەند ڕۆژێک ئەو بڵێن بۆ هێزەکانی پشتیوانی کە کەلوپەلیان ناردووەی سەربازی تۆپیان ناردووە و نامەکەی بەڕێز باڵوێزی ئەمریکا کە ئەڵێ بەردەوامە بین ئەمە جێگەی دڵخۆشی هەموو کوردێکە و هەموو پێشمەرگەیەکە بەڕاستی. ئازادکردنی گوێڕ مەخمور تا چەند ئەرکێکی قۆرس بوو کە هێزی پێشمەرگەی کوردستان توانی سەرکەوتوانە کۆتایی پێبێنێت و ڕزگاری بکات لە دەستی داعش وەکو خۆشتان باسان کرد کە ئەو کاتە هاوکاریەکە و هەماهنگیەکە لە ئاستی سەرەتایە بوو بەڵام هێزی پێشمەرگەی کوردستان توانی سەرکەوتوو بێت. وڵی خۆی بە ڕۆحی فیداکاری پێشمەرگە کە ناوی پێشمەرگەیە ئەم کارە کرا کارێکی ئاسان نەبوو خۆتان ئەزانە جەنابتان کە ئەو شش فرقەی عێراقی چی شورتە ئیتیحادی چ لەشکری عێراقی کە هەموو چەکەکەی بەجێ هەیە شش فرقە بوو هەمووی کەوتە دەستی ئەم تروریستە خۆکوژە کە خۆی گروپێکی تروریستی خەتەرناکترین گروپی تروریستی بووە لە جیهان و ئەو شەڕە سایکۆلۆجیای کە کرد و ئەوەی کە هەموو بینیمان کە چۆن ناوچە سونیەکانی عێراقی هەمووی کنترۆل کرد و هەموو چەکەکەی کەوتە دەست چەکی قورسیش کە هەموو جاراڵێن ئەو چەکەی کە یەک فەرقەی عێراقی هەیبوو ئەو کاتە چەکی نوێ و تازە و قورس لە هەموو وەزارەتی پێشمەرگەمان نەبوو زۆر کارێکی بەڕاستی ئاسان نەبوو و سەخت بوو بەڵام بە ڕۆحیەتی پێشمەرگە ئەم کارە کرا کە طبعی ئەو وەختە بەڕێز جەنابی سەرۆک بڕیاریدا کە فوران ئەبێ محوەرەکان دامەزرێن و هەشت محوەریان دامەزران محوەری شش کە من سەرپەرستیاری بووم ئەو کاتە بڕیار درا لەگە 150 پێشمەرگە حرەکە کرا ئەو بخۆتە نەزانن کە زۆر نزیک بوون و 25 کیلومتر نزیکی شاری هەولێر بوون و خودی جەنابیان بە بەردەوامی لەسەر هێڵ بووە بە تەلەفۆن جار لەگەڵ ئەفسەرەکانیش قسەیە کرد یعنی متابعی کارەکەی گر پاڵپشتیەکی زۆر بوو بەڕاستی بۆ پێشمەرگە ئەو کات کە محوەرەکان دامەزران لەگەڵ
ئەو هەواڵانەی کە لەوێ بوون بە ڕێزکاک دکتۆر ئاراسمە لەگەڵ بوو لە محوەری گوێر دیسان کاک قادر و کاک شێخ زرار بوو لە محوەری دابشمان کردو بۆ تەبێ لەسەر دوو محوەر لەبەر بەرفراوانی و پانتایی محوەرەکە و هەستیاریەکەی لەبەر هەولێر و لەبەر شوێنەکە و محوەری مەخموریش بەڕێز کاک علی حسێن و بەڕێز کاک نەجات علی بوون وەکو بەرپرس تەبیعی ناو و ناوی هێز و هێزەکان و کە ئاسان نیە سەن بە هەمویان یەکێک ناوەکانیان بینێ بەڵام ئەمە وەکو بڵێن بەرپرسە ڕسمیەکان کە لەوێ بوون بەڵام تاکەی پێشمەرگێ کە دەستیان نەگۆشین کە سەری ڕێز و ناوەشن بۆ شەهیدەکانمان دەئەنوێنین هەمویان بەشدار بوون دەورێکی یەکجار زۆریان هەبووە هەر هەموو پێشمەرگەیەک دەوری هەبووە کەس تەبیعی کەس لە ئێمە بڵێن وڵا فەرماندەیەک یاخود فەرمە بەرپرسێک ناتوانێت بەبێ پێشمەرگە هیچ بکە هەموو پێشمەرگە قارەمەکان دەورێکی باڵایان هەبووە و یەکەم شکست تەبیعی ئەمە مێژوویە چ لە کوردستان چ لە عێراق چ لە سووریا خو هەمومان شاهدین کە بینیمەوە ئەو دوو لەشکرە ئینهیاری کرد کە ئەم خەتەیان بەرەڵا کرد سنوورمان پیا بوو زیاتر لە 1100 کیلومتر بە خلالی دوو ڕۆژە ڕۆژێکە ئەمەی کە بەسەر کوردستان هات بەڕاستی ئاسان نەبوو بەڵام پێشمەرگە قارەمانەکان ئیسبات یاد کرد بۆ هەموو جیهان کە بەڕاستی شارکەرن کە لە داکۆکی لە مافی خۆ وڵاتی خۆیانەکەن یەکەم هێرش و یەکەم وەستانەکە لەوێ بوو بۆ داعش و یەکەم هێرشی پێچەوانەوەش کە یەکەم ئاڵای داعشیان داگرت لە گوێر و مەخمور بوو جێگەی سوپاسی ئێمەیە بەڕاستی ئەو پێشمەرگە قارەمانە کە ئەو دەورەیان هەبووە و کە ئەم مێژویان تۆمار کرد بەڵێ بەڕێز سیروان بارزانی فەرماندەی محوەری مەخمور گوێڕی هێزی پێشمەرگەی کوردستان سپاس بۆ کاتێ بەێمەتاندا